هاوڵەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم بەردەوامیان هەیە و شاندێکی کۆمەڵی ئیسلامی بەسەرکردایەتی عەلی باپیر ئەمیری کۆمەڵ سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی کردو لەلایەن دەستەی کارژێڕی و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسیەوە پێشوازیان لێکرا. لە کۆبوونەوەکەدا باز لە قەیرانی دارایی و ناڕەزایی هاوڵاتیان کراوە لەسەر سیستمی نوێی موچە و هەردوو لە هاوڕابوون لەسەرەوەی کە دەبێت چاو بە سیستمی نوێی موچەدا بخشێنرێتەوە. عەلی باپیر ڕایگەیاند کە نابێت دۆخی هەرێم خراپتر بێت و پێویستە چارەسەر بکرێت. لەوە زیاتر پێمانە هەمومان بە دوای چارەسەردا دەگەڕێن بۆ ئەم بارودۆخە کە ئەرچی هەموو لایەکە چارەسەری بکات. بەشێک لە تەوەری گفتوگۆکانی نێوان کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستان قسەکردن بۆ لەسەر لیژنەی کاراکردنەوەی پارلەمان و حکوومەت و یەکێتی کۆمەڵێک ڕاستپاردەی لیژنەکەی داوە بە کۆمەڵی ئیسلامی لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی ژاماژەی بۆ کرد. کۆمەڵێک دەست پێشخەری نوێیان هەیە بۆ لایەنەکان، بەڵام پاش کۆبوونەوەی ئایندەی بارزانی و لایەنە سیاسیەکان ئاشکرای دەکەن. دوای کۆبوونەکانی تر قسەکەیت حتمما دەست پێشکەریمان هەیە دوای ئەوەی کە جێبەجێیەکەین قسەمانە بێت. شاندێکی بزوتنەوەی گۆڕانیش سەردانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی کردو لاگەڵ عەلی باپیر و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و حیزبەدا کۆبووە. دوای کۆبوونەوەکە و تەبێژی بزوتنەوەی گۆڕان باسی لەوە کرد پێشاساییکردنەوەی دۆخی سیاسی داوای چارەسەرکردنی قەیرانی دارایی دەکەن و بۆ مەبەستەش گۆڕان پرۆژەیەکی نوێی بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی و ئابووری هەرێم هەیە و لە ئایندەیەکی نزیکدا ڕای دەگەێنن. ئەوە جگە لە پێداگیریان لەسەر مەرجەکانی پێشویان کە خۆی لا گەڕانەوەی سەرۆکی پەرلەماندا دەبینێتەوە. نەخشەڕێگایەک و پرۆژەیەکمان ئامادە کردووە بۆ تێپەڕانی ئەم قەیرانی داراییە لە پێش هەموو شتێک. اینجا بەرنامەیەشی درێژخایەن بۆ چارەسەری قەیرانی ئابووری و هەروەها بەرنامەیەک بۆ چارەسەری قەیرانی سیاسی چەقبستووی هەرێمی کوردستان، بەڵام لە کاتی گونجاوی خۆیدا ئێمە ڕای دەگەێنین. نزیکەی 2 ساڵە هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی سەختدا تێدەپەڕێت و لە دوای پەکخستنی پەرلەمانیشەوە قەیرانی سیاسی هەرێمی گرتەوە. ئەو هەوڵانەش کە بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی دەدرێن هیچ بەرهەمێکیان نەبووە. باشکردن و چاکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان و قوتی خەڵک لە دەستی لایەنە سیاسیەکاندایە. ئەوانیش بەردەوام کە لە کۆبوونەوەکان دێنە دەرەوە دەڵێن هاوڕین، بەڵام هەمیشە ناکۆچەکانیان لە ترۆپکدایە. بژاردە باغیە نارتی سلێمانی.